ئەو پەیامی کە من گەیاندەم پەیامی خەڵکی هەڵەبجە بووە بە هەموو دەنگ و ڕنگ و بیر و ئایدۆلۆژیایەکەوانێ نەکێشەی حیزبیم هەبووە و نەکێشەی شخصیم هەبووە لە کاتێکا کە من چوومەتە هەولێر لەبەر ئەوەی من پایتەختەکەم هەولێرە دام و دەستگا و حکومیەکان و قونسوڵخانەکان و UN و هەموو ئەو دام و دەستگا فەرمیانەی کە پێویست بۆ من سەردانی بکەم لە پارێزگای هەولێرەوە من هیچ کاتێک شاری خۆم چۆڵ ناکەم بۆ کەسانێک کە لەسەر حسابی هەڵەبجەییەکان خۆیان پێگەیاندووە من ئەمەوێ لێرە و هەڵەبجەیەکان پەیامی خۆیان بگێنن بە هەموو دنیا من لێرەوە قسەی خۆم ڕائەگرم بە هەڵەبجەیەکان پەیامی ناخی خۆیان بڵێن جا پێمان باشتری شەیەڵا داوا لە حکوومەتەکەین لایانی هەموو پەیوەندیدار دیبەیتێکی زیاتر لە ناو خەڵکا بکەن دکتۆرە باخانیش و دکتۆر ئازاد دابنێن ئێمە دیفاع لەو ڕاستیانەیەکەن کە دکتۆرە باخان ئەیڵێ هەرچەند ئالەم کاتەیە پێمان ناخۆشە ئەو مەساتەیان هێنا بەسەر دکتۆرە باخانە بەڵام ڕاستێتی دووبارە هەر سەر ئەکەوێت دەستخۆشی لە دکتۆرە باخانەکەین بەڕاستی لەم شارەیە وێران بووە بەدەستی کۆمەڵێ خەڵکەوە بەدەستی حیزبەوە ئەبێ خەڵکی هەڵەبجەش ڕێز لەو دکتۆرە بەڕێزە بگرن ڕێز لەو میوانە بگرن هاتووە لێرە خزمەتەکە کاکە گوێ لێ بگرن داواکاری گشتی ئەم چەندێک تەلەبیاتی هەیە چەندێک داواکاری ئەسکاڵا هەیە ئێلانی کەم خۆ لە ساب هەفتای لە سا پەنجای داوای مافی نەخۆشی هەڵەبجەیەکە دادگا وەرە پێشۆ کاکە مەحافز قایم خام داواکاری گشتی وەرە پێشۆ گوێ لێ بگرن کاکە